سرمان سڵاتان لە بەم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانم ڕۆ دووشەمە 25 داری 2024 تا پێشکەشەکەی سەرمان. بەڕێزان لە بەلجیکا ژمارەیەک لە ڕەگەزپەرستان هێرشیان کرد سەر لە ژمارەیەک لە کورداندا لە شاری لۆپری بەلجیکا گروپێک لە ڕەگەزپەرستە تورکەکان هێرشیان کردە سەرەوە بنەماڵە کوردانەی کە دوێنێ لە هەنگی نۆڕۆز دەگەڕانەوە چەندین کەس خوان لە ماڵێکدا پەناهداوە بەڵام ڕەگەزپەرستەکان هەوڵیانداوە گەڕ لە ماڵەکە بەردەن. بەپێی زانیاریەکانەوە کوردانی لە هەنگی نۆڕۆز لە شاری لۆڤن دەگەڕانەوە لە کاتی تێپەڕینیان بەناو شارۆچکەی ئێلسن زڵدەر لەلایەن سەدان کەسی ڕەگەزپەرستی تورکەوە هێرشیان کراوەتە سەر. گروپە ڕەگەزپەرستەکان چەندین ئۆتۆمبیلیان تێکشکاند و هێرشیان کردەوە سەردایان کەس کە لە ماڵێکدا پەنایان گرتووە لەو گرتە ڤیدیۆیانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بڵاو کراونەتەوە دەردەکەوێت کە ڕەگەزپەرستەکان بە تەکبیر وتنەوە هەوڵی چوونە ناو ماڵەکانیاندا بەڵام پۆلیس گەشتێتە شوێنی ڕووداوەکە باسەوە دەکرێت سەبەر نزیکەی 40 کەس کە لەو ماڵەدا بوون خۆیان پەناهداوە ویستیانن کە بیان سووتێنن و پێی زانیاریەکانیش خەڵکێکی زۆر بریندارە. ڕاستەوخۆ هەر لە بەلجیکاوە مێدیا عەبدی بەرپرسی ناوەندی لە کۆڵین و پاراستنی مافی ژنان لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. مێدیا خان سڵاوت لەبێ بەیانەیت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سەرچاوە ڕۆژ باش بۆ وەژی و هەموو تەفەڵشەوانیان هێژام. پێمان بڵێ دوا زانیاری چییە لەبارەی ڕەوشی ئەو بریندارانەی کە دوێنە لە هێرشە و ڕەگەزپەرستانە توش بوون و هێرشەکەش چۆن پێکاتەوە ئەوەندەی وەزانیاریتان هەبێ؟ باشە 24 مەهێ نەورۆز لە بەلجیکا هات پیرۆزکردن ئاگێ گەلێ بەلجیکاوە گەلێ کورد ئێل بەلجیکا ڕوودنێ ئەv مالباتجی وەک هەمووی مالباتێ کورد پیرۆزباهی نەورۆزێکردن لە بەگەرێ وەختێ پێتکردن مالاخوا ئەv فاشیستێ ترکات کەبنە پێشیاوادا و بتەکبیر بژن الله ئەکبەر و ئێریشی وا دکن دووردا پۆلیس دگهێژی سەروا ناهلێ بگێن هەف پاشی ئەو مالبات باز دن چین مالا خزمێ خۆخۆ بەچێرن ورجی ئێریشی واتکن دەری مەریوا تەوا دشکینن و ئاتۆمبیلا واژی عەرەبا واژی دشکینن بێ دەرێژ بۆگۆ گەلێ وێ دەرێ گەلێ کورد ئێل وێ دەرێ وێ هەرێمێ توازە هە سەردانا مالێ کابێ ڕەوشا واچیە ناس بکن به تندرستی و چاوی روش و چیا دور دجی فاشتی ترکات کونه پیشیا گله کرد ایگوچی سردانا مالبات بکن دور ده پرچون درد کوی 8 کس بریندار دبن دو جواب برینی و راستی گلک گرانن بنابرای 8 کس بریندار دجی جنک جی هیم یک جوا کسین خورتکی دیجی ناوی ریبره حتی ها نایزانی به چپ سری میهاتیه نخویایه وکی دیجی حرتم اویریشی وسا ایک کون ترس نوروزی ده فاشتی ترکا ریشتر گل بکن بری هر نوروزه که خوازن گلی کرد افندیاج واردرخن أبي يقول نبي الله أكبر وبا إيرشابيكتي محمد زانن بأذ ريخستن كرينا جرق دولة بلجيكا جي يعني كردا بفاريزي با إيرشين بوتين كرن يعني أو هاتنا أوروبا جبو جبر ظلمات تركا هاتنا بيت جبر حتى سوريا قولواد بي أما البعض خلقي عفريني فقيرة مالي واو تشتيوا فات شتايا و دزداني نسر جبر ظلمات تركا وشتين تركا بعضنا حتى أوروبا لفرجي نكارنج ظلمة وانا خلاص بن جبر ولوجي يروح حمي قليما البلجيكا صعد وازده جبو في بجر شرمزار بكي درتكبي چالاكيت كي بر برلمان اوروبا ام هيويت كن حمد قليما جي بشتار بنج بربو چالاكي بو چیه کن میدیا خان اتوانی ذات رون کرنومان بدیتی و کیانو کسانی کم رول بردمی برلمان اوروپا کوبنا يرو البردبي برلمان اوروبا كوم ببن قلي كرد ال بلجيكا رودنين ابو يراغو دو چي بوي اب خوازم پروتستو بکن امریکن همه گلیما ویتشتی پروتستو کی تبلی به بیجبرگو او ایریش
قولوا درباس بي سبب إيريشن دجي تشيبن يعني جبر في ظلمها كردا بازايبر بنابر بوا هاتنا أوروبا على أساس وكهبيها أو هي ولوجي برجي إيريشي واتي كرن نقارن بنوروز أخو بيروز كن نقارن برحتي هرنورن يعني الرئيسر واقدكن باشا نابي تكبير الله أكبر إيريشي واتكن ونهاجي أمزان إيرو أب هيبام تدا هيبا رمضانية أو خمال بخوجي مسلمان يعني روجي دقرن أو كان ليب نابي مسلمان كي أو كتخوازن في أو كل سري قلي كرد بدن مشاندن بين بري چند روجا أب بن بيكرني يقول عفريني چيد بن بري چند روجا مديد شاو خورتكي كرد جوان زاروكي كرد هات قتل كرن يروح عيني أب سيناريو دوباره دبين حنا أوروبا جي خطري چيد بن جرك دولة بلجيكا أوروبا تف برلمان أوروبا سري مسألة بسكني يعني إنسان باز أنا حتى هاتنا في ديج بوجو جاني خلاص كن درجي جاني واد باشا جاري تو سالانك درودريش لم بلجيكا جانا كيميديا خان بهم خوش بزانم لدواي أو هنغاني نوروس أما جارية كبرو داوي لم جور الروبدات ياخد بشتري شبو لماي سالاني الرابر دو دام جوره هيرشانا ولا وقتی گو جانا چالاکی تشید بون ای کرده پروفیکاسیون جالیوا چید بون مثلا ایریست کرن چالاکی کرده جینا مثلا اوج مثلا نراضي بوني خدان نشاندان بس في نقله افجار يعني استاذ تشتكي راسيجي خرابه جرك مثلا في قانون هي او هي جرك ريندن باتشتاقو شي بالبيدرين جبرغو اف تشيبن خطريس بردوان كيسبه جيانا كردال فرج تهلوكي داري جرك جيانا باكسيغو جبر طمين ولاتي وهاتيه داغر كرم بازدان البيدري جوار او هبه افكاسي جو بيت شتيغرين جرك ورن محاسبه كرن جرك ورن داغح كرن او كا جراجي بدنوا يعني الجور قانوني تشينا بكسك مالا خ بگونه ترابی ایریشی باشه پتانویا ام هر شی دوانه جورک بوله پرچه کردار لپرامبر کوبونوی یک دنگی گلی کرده با آهنگی نوروزو بتابتیش کال بجارنگی شاروانه کانی ترکیه و باکوری کردستان لبردمانه صادسات او هي مثلا دون وروزا تهويا بلجيكا بقشفو حتى او مجلس بلديه جي تبليبو مجلسالو بني ما قالك كسين دجي بكاتين دجي تبليبون اوروبي جي بلجيكي بخوجي تبليبون يعني برخوش درباس بو انها دبيدما تيشياما دجي هالبجارتن الباكوري كردستاني هنا ابجي تاثيرات كان ابجي تاثيره ويهب يعني تعبر الشيء كينا ودندري وادا تخوازن هم بر كردا كي الكوب بينن تخوازن هم بروي اشكنجي بكن وتعديل بكن تمام دنياك سباس برپرسینا دل کولینو پاراستی ما في جنان ميدي عبدي لبلجيكا لقمان بي روجك خوشتان هبه اهلا وسهلا كيف خوش بون بە پێشانگایەتی ژنان گەنج دانیشتوانی سرینی کامپانی کۆبانە لە پێناوازادی جرسی ڕێبەرۆجەلان ڕێپێوانە گەنجامدرا دانیشتوانی ناوچەی سرینی سەر بە کۆبانێ لە دژی گۆشەگیری سەر ڕێبەرۆجەلان بە دروشمی ئازادی بۆ جەلان ببوورن چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ڕژانە گۆڕاپانەکان لە ڕێپێوانەکەدا وێنەکانی ڕێبەرۆجەلان بەڕێزکرانەوە و لە بەردەم بیرایی شارەوانی چالەکێکە گۆڕا بۆ گربوونەوە لەدا شاهین و تێبێژێکێتی ژنانی گەنج گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلانی شەرمەزار کرد و باسی لەو کرد کە ئێمە تا کۆتایی لەسەر ئەندێشە و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ دەبین و ئێمە تێکۆشان درێژە پێدەدەین تا ئازادی جرسی ڕێبەر ئاپۆ مسۆگەر دەکەین. هەر لە درێژەی کار و چالەکەکان بۆ ئازادی جەسی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 120مین ڕۆژدا بەردەوامە زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیادا لە چوارچێوە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرئۆجەلان لە 120مین ڕۆژدا
دەمانگرتندا جێگەمانژێ لە 20 تشرینی دۆمەک و بەشێک لە ئەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتن دەستی پەکرۆ تاوەکو ئێستاش بەردەوامە. هونەرمەند ڕوودی ئاردڵ ئەندامی گروپی هونەری ئاوازی چیە کە لە پۆلێک گەری لە ئازادی کوردستان پێکدێ لەبارەی جەژنی نەورۆزە دەڵێ خۆشحاڵم ئەم نەورۆزە بۆ بە وەڵامێکی گەورە بۆ دەوڵەتی تورک دەبێ ئاگری نەورۆز بەتینتر بکرێت تا دڵی ئەردۆغان و توشمنان دەسووتێت. ئێریشێ دژمنی داگرکرد هەر بێ ئەمانە و هەرتن ڕەنگێکی پر هۆوانە ئێریشێ ئەرنگاریە کوردی کوردستان دکن تایبەت ئاقا باشوت ئێریشێکی بێ پر دژوارە ئێریشێکی کیمیاویە ئێشێکی هەواییە بە هەر ئەوایی ئێریش دکن و ئەڤ نەورۆز دبە بەرسڤێکی هەری مەزن ji bo dagirkeriya Tirk agirê Newroz her tim ji bo gelê Kurd germahiyekî pir mezin ava kiriye ji bo hemû civaka Kurd germahiyekê pir mezin kiriye vê carê em dibêjin agirê Newroz bibe hopekî mezintir dilê dijminê me dilê Erdogan dilê dagirkeran bişewtîne em hêvî dikin hemû gelê me jî serviye esasî bibin berxwedêr her gelê Kurd berxwedêre ji xwe vê demê de taybet pêwîst e gelê Kurd zêdetir berxwe bide taybet Başûrê Kurdistan mesela em dibînin dibihîzin gelek hunermend dixwazin werin qendîl werin çiyayên azad bes astengiyên pir mezin rûberû dimînin û em dibêjin pêwîst e pêşava hunermenda hemû bebin û ev hunermend bi şeklekî azad ji ber ku Kurdin em tin Newrozekî kurdewarî pîroz dikin ji bo wîna êk û ji xwe re dibêjin Kurd pêwîst e tû carî astengî li hember we hunermenda ava nekin dîsa em bangaziya xwe li hemû hunermendên Kurd û Kurdistanê dikin ku her sal Newroz di qendîlê bi coşekî pir mezin tê pîrozkirin ev der em dikarin bêjin mabede em dikarin bêjin pîrozgehe ji bo wîna herkes berê xwe bide vir em bangawazî dikin ku hemû hunermend بالرنگی بررحی نوروزی بری خبدن قادن نوروز بر جور شنده جر بررحی نوروزی جیانا قرری کو پیک بکن و بسات هفگرن جاره که دین نوروز لا رقة ترمي شرباني قصدة عساف محمد العساف كبستي أداري 2024 شهيد بو لما زاري الشهيدان بخاكس بردرا ترمي شرباني هزكاني سوري ديمقراط قصدة عساف محمد العساف بستي أداري 2024 دا شهيد بو لقندي حكمي باكوري رقة بخاكس بردرا خلقي كانتوني رقة اندامي إداري خبر وبري ديمقراطي كانتونك بنمالي الشهيدان كمالي جناني زنوبيا وأنجمني سربازي الرقة بشتاري أو مراسم بون لمراسم كده اندامي انجمنی سربازی رقم مردم محمود گوتی شهید عساف لپناو خاکو شرف دا شهید بوا امش به شهید عساف و تای شهیدان دلین تا رزگار کردنی دوا بستی خاک کمان لسر رگی ایوا دبین هزگانی سوریای دموکرات قصده دەڵێت کە وەڵامی هێرشێکی هێزەکانی سەر بە ڕژێمی سووریان داوەتە و ژمارەك چەکدار کوژراون تەرمین دوو لە چەکدارەکانیش بەجێماوە ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دموکرات قەسەدە لە ڕاگەنراکدا ئاشکرای کردووە کە شەڕڤانانی ئەنجومەنی سەربازی دەرزور بەرپەچی هەوڵدانی چەکدارانی دفاع ئەڵوەتەنی سەر بە ڕژێمی سووریان داوەتەوە کە ویسیانە بێنە ناو شارۆچکەی باغۆزەوە و ڕاشیانگاندۆ لە ڕووداوەدا شەڕ لە نێوان شەڕڤانانی ئەنجومەنی سەربازی دەرزور و چەکدارەکاندا کەوتۆتەوە و قەسەدا ڕاشیگەیاندووە کە لە ئەنجامیدا ژمارەیەک چەکدار کوژراون تەرمی دوو لە چەکدارەکانی ڕژەمی سووریا و کۆمەڵێک چەک کەوتونەتە دەست هێزەکانەوە. بەڕێزان دەمەوێت سەرنجتان ڕاکێشم بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان لەبارەی هەڵبژارنی هەرێم و ڕوونکردنەوەکی بڵاو کردوێتەوە و باسی لەو کردووە کە لە دێ حوزەیراندا بە شوێکی چوار بازنەی ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردن جومانە غەلای وتە بێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق ڕایگەیاندووە کۆمیسیۆن ئامادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی دەی حوزەیرانی 2024دا بە شوێکی چوار بازنەی هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە و دەژڵەیە پەرلەمانی کوردستان پێک دێ لە 100 کورسی بەو شێوەیە دابەشتەبێت بەسەر پارێزگاکان هەولێر 34 کورسی سلێمانی 38 کورسی دهۆک 25 کورسی و هەڵەبجەش 3 کورسی هەروە ڕایگەیاندووە کە کۆمیسیۆن دەرگای تۆمارکردنی ناوی کاندیدی حزب پەیمانی و کاندیدە سربەخۆکانی لە ڕۆژی 3 ئادارەوە کردوتەوە تاوەکو ڕۆژی 28 مانگە تۆمارکردنی ناوی کاندیدەکان بەردەوام دەبێت.
بایکۆت لە بەشێک لە قوتابخانە و زانکۆ و فەرمانگەکانی سلێمانی و هەڵەبجە دەستی پێ کردوتەوانێ. عەزیمە موستەفا یەکێکە لەو نەخۆشانەی کە بۆ بینینی پزیشک چۆتە نەخۆشخانێکی چەمچەماڵ، بەڵام دەرگای بەڕوویدا نەکراوەتەوە چونکە بایکۆتە و تەندروستکارانیش داوام ناکەن. بۆی دواکەوتنی دابشکردنی موچە لە زۆربەی بەڕێوەبەرایەتی فەرمانگە و خزمەتگوزاریەکانی سنووری سلێمانی، هەڵەبجە، گەرمیان و ڕاپەڕین بایکۆت یان نیمچە بایکۆت و ناڕزایەتی فەرمانبەران دەستی پێکردووە، تەنانەت ناوەندە تەندروستیەکانیشی گرتوتەوە. جگە لە موچە خۆران خوێندکارانی زانکۆی هەڵەبجە، ڕاپەڕین، کۆیە، چەرمۆ و بەشێک زانکۆی سلێمانیش بە هەمان شێوە ناڕازین لەو بارودۆخە و بڕیاریان داوەتاوەکو سەرەتا مانگی نیسانی خوێندن هەڵپەسەرن ئەگەر هەموو موچەدا بەش نەکرێت دوای جێژنی ڕەمەزان درێژەی پێدەدەن. دواکەوتن و پیانەدانی موچەی فەرمانبەرانی هەرێم ژیانی هەموو موچە خۆرانی سەختتر کردو، بەتابەتیش خانەنشینان وەکو خۆیان دەڵێن سەرڕای تەمەنێک لە خزمەتکردن ئێستا لە ژیانێکی زۆر سەختدا دەژین، چونکە لە پاش چەندین ساڵ خزمەتکردن حکوومەتی هەرێم موچەکانیان پێڕەوا نابینە. ئەو پارە ئەوەلان بەش ناکە. ئێستاش لەوانەیە خانەنشینی ڕەفیقی من هەبی بواری بۆ نەخسەیە خانی هەبی پێچە بەری کۆمەڵک مناڵی هەیە بۆتە ئەو مناڵانەی پێگەیاندەوە، مناڵانەی وەکو دەڵێ دامەزراندۆ زانکۆی پێتەواو کردوونەمەکەی پێتاوکردنەکەی ئەوە ڕۆژوە ئیتر بەو تەمەنەش ناتوانێت کابرا وەکو دەڵێ دەستە بەری خانی کابرا کرێنشینە یا تۆرە ئەو ڕەپارەی کەوەری دەگری دابەشێتە لەوێ دووسێ نەخۆلوان نەخۆی شەکری هەبی، لەوانەیە نەخۆشی کەوری هەبی، لەوانەیە نەخۆشی هەناوی هەبی، مانگانە دەبی چەندجارێک سەردانی دکتۆر بکە. ئەوەش هەمووی پارەی دێ پارە لەکوێ 980 دینار بە 4 مانگان چی بێت بازار ئاگرە ینی کەمتر بەڵێ 220 هەیە 300 هەیە 400 ئەوە حەدی عالام پێوتوی منۆکو ئێمە کە بڵێن بڕوانامە، بەڵام ئەوەی مەسەلەم بڵێن کە فەرمانبەرێکی خەدەمی وەڵا لەوانێ 250,000 بەچی بژیە بەچی بدە. والله كاك النك خانشين أمن برأي خمو حكمة أولا كذا توجب كذا سوتي نبري فرم موظف كاكا أو الثاني موظف قرب السرير لا ترفع على وراسا إما قوة ترفع على الموظف أو هسا دسار معاش كروش كل ما يتوقع الدنيا زادينة كرديا يعني تجيب اختيار الناس تجيب خانشين ناس بمن دار الناس يعني بكاكا أو يبرم يعني بيخمو حكمتك براسي بس خمي باخري خوان وخمي خوان لو خوان تير بنو بارك بدو جنوب بين خارج ولا الامارات ولا امريكا جاني ولا قطر ولا وانا لو خوان جي خوان تير كان هكا نصر فقيرينيا جابا فقيرنا خلي ملك يعني كاك بكل يكد نبري خانشين خصمتي كردي اقراصد خانشين يعني يقلو تشينانيه كبراسني برزي بجيبه. لە دوایین هەواڵیشدا بەڕێوەبەری پۆلیسیاتیشوی پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێ لە دە ڕۆژدا لانیکەم 11 کەس لە سنووری پارێزگاکە بە ڕووداوی هاتوچۆگیانی لەدەستدا و هۆکاری زۆربەی ڕووداوەکانیش تیشڕۆی و خەواڵوبوونی شۆفێرانە. ڕەزا پەنای مقەدەم بەڕێوەبەری پۆلیسیاتیشوی پارێزگای ورمێ ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاندووە لە دە ڕۆژدا بۆ 15 ڕۆژ لە سنووری پارێزگاکە لانیکەم 11 کەس بە ڕووداوی هاتوچۆگیانی لەدەستداوە و باسی لەو کرۆ لە ڕۆژانی نەڕۆزیشدا لە ڕێگەوبانی سرانسەری پارێزگاکە قەرەباڵغێکی بەرچاو هەبوو پێویستە شۆفێران بە پاراستنی گیانی خوان و کەسوکاران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای ورمێ و شەخسۆتەڕ و هۆکاری زۆری ڕووداوەکانی هاتوچۆ پابەند نەبوونە بە ڕێنمایەکان وڵادانە بۆ سایدی بەرامبەر و تێژڕەوی و خاڵبوونی شۆفێرانە. لە ڕۆژی 22 سەی 2024ەوە تەیموور حسێنی بەڕێوەبەری پۆلیسیاتیشوی ئێران بە میدیای فەرمی وڵاتەکە ڕاگەیاندووە لە ڕۆژانی نێوان 15 بۆ 21 مانگدا لانیکەم 50,000 ڕووداوی هاتوچۆ لە سەرانسەری ئێراندا تۆمارکراو کە 321 یان لەدەستدان